کاروانی چاوەڕوان نەکراوی دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی بە چوونە نێو ئوتێلەکەی لە نیویۆرک لە مانگی 6دا دەستی پێکرد و ڕایگەیاند کە ئەو چاوی بڕیوەتە سەرۆکایەتی. من بە فەرمی خۆم بۆ هەڵبژاردنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاندید دەکەم و ئێمە وڵاتەکەمان دووبارە مەزن دەکەینەوە. هەرکە سوێندی دەستوری خوارد وەک 45مین سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ سەرمایەدار ئەوەی هەرگیز پۆستی نەگرتوۆتە دەست ئەوە دەرفەتێکی بۆ دەرەخسێت ئەو کارە بکات. دۆناڵد ترامپ لە ناوچەی کوینز لە نیویۆرک لەدایک بووە لە نێو خانەوادەیەکی دەوڵەمەند پەروەردە بۆ و فرێدی باوکی کە سەرمایە گوزاری مڵک و خانوبەرەی دەکرد کاریگەری بەرچاوی لەسەر دۆناڵد ترامپ هەبوو. باوکی ترامپ پیاوێکی بەزەبروزەند بوو و خۆی بەزل ئەزانی جا بە دڵنیاییەوە ترامپیش ئەو خەسڵەت و مۆرکانی باوکی هەڵگرتووە. دۆناڵد ترامپ لە دەمی لاویدا هەوڵی سەرکەوتنیدا لە بواری بازرگانی مڵک و خانوبەرە لە مانهاتن لە نیویۆرک لە کارەکەیدا سەرکەوتنی بەناوبانگی بەدەستهێنا باڵەخانی بەناوبانگی ترامپی بنیادنا هاوکات بەهرەمەندی خۆشی لە بواری میدیادا خستە ڕوو ئەو بوارەی کە دواتر لە هەڵمەتی سەرۆکایەتیدا یارمەتیدا. سەرمایەگوزاری لە نیویۆرک پێویستی بە کەسێکی زۆر بەتوانە و ماندوونەناس هەیە. جا دۆناڵد ترامپیش ئەو کەسەیە زۆر لەو کارەدا شارەزاو لێ هاتووە. هاوکات ترامپ دووچاری شکست هات. کازینۆکانی قمارکردنی ترامپ دووچاری مایەپوچی بوون و هەروەها داڕمانی بازرگانی خانوبەرە زیانی گەورەی لە سامانەکەی ترامپدا. تۆمەتەکانی ساختەکاری لە دژی زانکۆی ترامپ و هەروەها 3 جار هاوسەرگەری و 2 جار تەلاق. هاوکات 5 منداڵەکەی ترامپ ڕۆڵێکی سەرەکیان لە هەڵمەتی سەرۆکایەتی باوکیاندا هەبوو. ژیانی کەسایەتی دۆناڵد ترامپ بە هێندی سەرمایە گوزارەکەی سەرنجی خەڵکانی ڕاکێشاوە، بەڵام لە ساڵانی 2000ەکاندا دۆناڵد ترامپ هەستایەوە بەوەی کە گوتی سەرۆک باراک ئۆباما لە دایکبووی ئەمریکانیە، بەڵام پاشان لە میانی هەڵمەتی سەرۆکایەتیدا ترامپ نکوڵی لەوە کرد. خودی هێلاری کلنتن و هەڵمەتی سەرۆکایەتیەکەی ساڵی 2008 مشتومری ئەوەی هێنایە گۆڕێک کە گوایە سەرۆک ئۆباما لە ئەمریکادا لەدایک نەبووە. من کۆتاییم بەو مەسەلەیە هێنا. دۆناڵد ترامپ بەسەر 16 لە پاڵێوراوانی پارتەکەی کۆماری سەرکەوت بەو پەیامەی کە جێی بایەخ و نیگەرانیەکانی دەنگدەران بوو. دۆناڵد ترامپ ئەو نیگەرانیانەی کە بۆ ماوەیەکی درێژ لە گۆڕەدا بوون وروژاندنی. هەروەها دۆناڵد ترامپ بە ئاماژەکانی سەبارەت بە خەڵکانی مەکسیکی سنووری خۆی تاقی کردەوە. ئەوان حەشیش و تاوان دێننە وڵاتەکەمانەوە. ئەوانە کاری دەستدرێژی سەر ناموس دەکەن. پلانی کارەساتاوی کۆچبەرانی هیلاری کلنتن کۆچبەرانی تونڕەوی ئیسلامی زیاتر دێنێتە وڵاتەکەمانەوە. ئەمەش نەک تەنها هەڕەشەیە بۆ سەر کۆمەلگاکەمان بەڵکو بۆ سەر تەواوی شێوازی ژیانمان. لەو کاتەوەی دۆناڵد ترامپ هەڵبژاردنەکەی بردەوە تا ڕادەیەک لە وتەکانی نەرم بوون، بەڵام بۆ زانینی کاریگەری وتەکانی لەسەر کۆمەڵگەی ئەمریکایی و پێگەی وڵات لە جیهاندا دەبێت چاوەڕوان بکەین هەتا ئەو دەمەی پۆستی سەرۆکایەتی دەگرێتە دەست.